ئاکۆ خۆشمێر و جوانێکی 32 ساڵیە ڕۆنیشتوانێ پارێزگەها هەولێرەیە دەرچوویێ دوو بەشانە هونەرên جوان و ئەندەزیاریە کۆمپیوتەر کاریە هونەر و ئەندەزیاریە تێکەڵ بکە و ئامورەکەن و یا میوزیکێ بلێزەرێ چێ بکە و هوندیمە نێوێژی لەسەر ئەکرانی ڕووداوێ لە تەنیشتمن دەبینن ئاکۆ خۆشمێر دەربارەی ڕامانە کارێخوا ژووداوێ ڕەگۆتیە ئەژ زارۆکتیەوە دناڤە جیهان و وارێ هونەرێ دەمە بخۆژی دەرچوویێ هونەرێن بەدە و یانژی هونەرێن جوانم لەو ما من خواست پیشەیە خۆیان هونەری و ئەندەزیاریە خوا بینم جەم هەفتوو و تشتێکی نو چێ بکەم تشتێکی جودا چێ بکەم ئەوژی ئەv ئامورە لەگۆری گوتنە ئاکۆ خۆشمێر وی نێزی دوو مەهان بتەنێ کار لەسەر چێکردنا vê ئامۆرێ کریە حتە ku تەمام کریە و کریە پرۆژەیە خۆیان دەرچوونێ لە کۆلێژە ئەندەزیاریە بله دەستخۆش کاک ئاکۆ گەلێک خێرهاتی ئاکۆ خۆشمێر داهینەرێ vê ئامۆرا میوزیکێ جا تشتا خۆشی مە بسرودا نیشتیمانیا ئەیراقیب دەست پێ کرد تە گەلێکی خۆشەنی بڕاستی دەستپێکا وەختێ من ڤیدیۆ دیتن من گوت ئەف چه داهینانە ئەف چاوا کار دکە نەها من بچاوێ خۆشی دیتیە چاوە ئەف ڤیرۆکەشتەرە هات و چما دەخواستە ئامۆرەکە وسا بلێزەر چێ بکی زۆر سپاس خۆیە من دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانم ساڵی 2010 ئیدی ئەو ساڵیش ئاخر مەرحلێ ئاخر قۆناغی کۆلێژی ئەندازیاری کۆمپیوتەریم بوو ئەوم وەکو پرۆژەی کۆلێژەکەم دروستم کرد پرۆژەی دەرچوون جا کە دروستم کرد و تاوام کرد شتێکی جوانی لێ دەرچوو حەزیشم کرد ینی خەرکەکە بیبینی و ینی پێشکەشی جەنابدانی بکەم دەست خۆش بڕاستیژی تە ئەزیەت خوارێت ئەف هەموو ئامۆرە لەگەڵ خۆ ئینایە ئەس بینم چەند ئەو خۆ چەند لێزەرن چەند لێت تێدەنە؟ پازدە لێزەرم دانایە پازدە لێزەر هەر ئۆکتافەک هەفتۆنە بە دەنجی دوی ئەخیرەوە دەکا هەشتۆن هەفت و هەفت چاردە لەگەر یەکیان دەکا پازدە لێزەرم بەکارینە عین دەتانی دوو ئۆکتافی لێ بەکاربیێنین باشە چما یعنی تەک ئەف کەرەستە بە تایبەتی بکارانی چما لێزەر نە کەرەستەیەکەدن ها گەلێک کەرەستە هەنەک و مرۆڤ دەکارە سوودێژێ ببینە ئەوانەی ئەو کەرستانی کە بەکاربینە پازدە لێزەرە لەگەر پازدە LDR یعنی حساس لێزەرەکان وەری دەگرنەوە ئیدی ڤۆلتژ ڕێگولەیتەر ملۆ بەکارهینە عقلەکەی کە دەکا مایکرۆکۆنترۆلەرەکەی ESP32 ملۆ بەکارهینەیە و چارجەرەکەم لۆی بەکارهینە و تقریبا ناو بۆڕیەکە تقریبا لەوانەیە 105 وار ئەوە چویتۆ سەر عقلەکەی بێگومان ینی هەموو تشتێک بە دقت بەهوری هاتیە چێکردن ینی ئەف مەودە ئەف مەسافەیە هاان
بێگومان ئەمژی سووداخۆ هەیە آخر ژبەر چی یعنی جوانە ئەوە لە بۆ دەستی خۆم مەسەن دەستی خۆم دامنایە 10 سانتیمم دانایە بینی لێزەرەکان هەر لێزەرێک بینی لێزەرێکی 10 سانتیمە هەتا کە دەست دەخەمە بەر هەر لێزەرەکیان بە ئەوەکەی تەنیشتی یعنی هەر دەست بۆ دەستێ منژی کە ئەفسەس بێ فەرمو یعنی بۆ دەستێ منژی دبە یان نا یعنی ستاندارد وەکو یەک ئیش دەکە نابتە دوو ئەگەر کەسێک مەسەلەن دەستی مەزنتر بە و دبە یان دێت لەوانێ جارێ نەبوویتە ستاندار ئەگەر بووە ستاندار ئەوە لە پاشە ڕۆژ لە دو ڕۆژ عفو بابرین باشە نەها لەسەر vê ئامێرێ بخوا مەقام هەنە توتکاری دەستکاری بکە بە هەمان ئەوەی لەسەر vê ئامێراتە توتکاری ینی بۆ مەقامان مواصفاتەکانی وی سێ مواصفاتم لێدانە دەتانی سکێڵەکەی دانەی 15 تۆن بابرین نیوتۆنەکانی نییە نیوتۆنەکانیش دەتانی دوگمەکم لۆی دانە دەرەیە ئەگەر تو پێشانی دوگمەکم لۆی دانە ئەلێرە دەتانین مقامەکان بگۆڕین و دەتانین ترانسپۆزی بکەین مەسەلەن نیوتۆن بیبینە سەرتر هەموو تۆنەکان تاین 2 تۆن 3 تۆن بیبینە سەرتر و دەتانین ئۆکتاڤەکی ببینە سەرێ دوو ئۆکتافی ببینە سەرێ دوو ئۆکتافی بینی نەخوارێ باشانی ئیجا تۆچی مەقامەکە دنجمەرە لێ نادی بەر بڕاستی گەلێکی من ئەیراقیب گەلێکی چێژ دیت حەز دەکەم گۆرانیەکی لای بادینانیش ئەیازا خۆی فەرمانجی خۆشە دەکێژان گۆرانی ئایازا خۆی هەڵبژاردیە گۆرانیەکە وڵی ڕێک ناوەکەم بەبیر نایەتەوە بە تایتڵەکەی چیە بەس عەسفەکەیم حازر کردی کەرم بکە خۆش ئەڤیەک ژسترانێن هەری خۆشیێن ئایا زاخۆینە بسکێتە زراون گەلێکی خۆش دەست خۆش ڕاستی تەمە برە جهەکی دن دەستێتە ساڵی کاکا کۆنها پلاناتە چییە؟ یعنی تە ئەڤ ئامێرە چێ کرد تێ ینی بۆ ئالیێ بازرگانی هەول بدی و گەلێک نمونەیە چێ بکی بفرۆشییان کار و پرۆژەیە خۆ مەزنتر بکی چ دە پلاناتە دەیە؟ خۆی ئەو ئامێرە یعنی لە بۆ کۆلێژم دروست کرد بەرام دەکرێ یعنی پەرەی پێ بدرێ و بکرێتە شتەشی ستاندارد و یعنی جوانێکی تایبەتێکی خۆی هەیە مەسەلەن بەبێ ئەوەی فیزیکاڵی دەست بە هەر شتێکی بکەوی لە هەوای دەتانی مۆسیقای عەزف بکەیت دەکرێ مەسەلەن بەرەو پێش بچی مەسەلەن ئەمن بابرین دوو پارچە بۆڕیم دانایە بکرێتە یەک بۆڕی و لێزەر و سێنسەرەکان لە یەک لای بوون بەرەو پێش دەچی ئەگە یعنی لە مستەقبەلەن ئەگەر بکرێتە ستاندارد یعنی توت فکری پێش بخینی وێ ئامۆراخوا دەکرێتن ئارە وڵا دەکرێت خۆت ئیشی لەسەرەکی کە بەرەو پێش ببی خۆت حەز دەکەم ئەرە وڵا احتیمالی هەیە لە مستەقبەلەن یەکیکە دروستکەمەوە بە مواصفاتی زیاتر
تێچویاوێ گەلک بوو کاگاکۆ ینی یاێ پرۆژەیاتە بەخوای کەرستەکان هەمووی سادەنە ینی لە بازار بە پارەی کەمن کەرستەکان ئەوەندەیان تێنەچوە ینی پارەی زۆریان تێنەچوە بۆ هەموو مەقامان دبە ینی ئەگەر کوردی بە عەربی بە ئەنگلیزی بە خەم نینە توتکاری ینی لە بۆ هەموو مقامەکان دەوی مەسەلەن ئێستا ئەگەر بمەوێ مقامەکەی بگۆڕم بابرین بیکەمە حیجاز ئەلێرە دوگمەکم لۆدانایەم لێرە دەچینە سەر سکێلە لە سکێل دەچینە سەر ئەو تۆنی کە دەمانوێت مەسەن دوێ ڕێە مەسەلەن بنمونە ئەوە سیە سیەکە دەکەمە فلات دەکا بیمۆڵ ئەلێرە مەسەلەن ئەو جارەی دیسانەکە دوێەکەش دەکەینە دێس ئەوەش دوێەکە شارپ دەکات دێس ساگە بزانین بۆ حیجاز ئەف تایبەتمەندیەکەدنە ینی دوکاری مەقامە بێ دوگمەیە کۆتە چێگریە بگەڕینە بەس دیارە کووت و هەرژبەرێ دەژی ژەنینێ لەسەر ئامۆرێ میوزیکێ دکیمانە بەرەبەر سەر چەند ئامۆران زیاتر لە هەشت ئالەتی زیاتر دەزانم هەشت ئالەت چوچە پیانۆ ئالەتی سەرەکیمە کەمان گیتار عود نای باڵەبان هەندێک کلارنێت و بابرین هەندێک قانونیش دەزانێت دەست خۆشژی ینی هەشت ئامێرێ میوزیکێ نە تشتێکی کێمە دەست خۆش زۆر سپاس دەکەم ئەس حەزم داویدا ئەگەر توکارەبی هەر مقامەکەم کردە حیجاز شتە چشتان لەسەر حیجازەکە حەزەکەم پێشکەشکەم زەکەریا ئامادە کردە بۆچی بەتەنیایی وڵە دەنگێ تەژی خۆشە توتکاری لەگەل ژەنینێ پەرچەیەکی بچوو ژبەرە تۆنا دەنگێتە خۆشە زانم و سەر هەشت ئالەتانژی دژەنی بێگومان تسرانانژی دبێژی جاتوکاربی بەشێکی سەرچاوە سەرچاوێتە گەشتن بۆچی بەتەنیای لێرە جێتێشتم چیرۆکیشقی لاویت پێنێشتم بۆچی بەتەنیای لێرە جێتێشتم چیرۆکیشقی لاویت پێنێشتم دیارە نازانی گوڵم وانابێ کەیشق وایە و هەستانابێ ببورە قڕگم زۆر شک بووە دەستەکان توش خۆشی زۆر سپاس زۆر سپاس دەکەم هەم ژەنیناتە هەم دەنگێتە گەلێکی خۆشە تەمەندرێژ بی و هەر سەرکەفتی بی داویدا ئەس باوەرم ژەنینە لە سەرڤێ ئامێرێ زەحمەترە لەسەر یا پیانۆیا ئاسایی خۆی هەموو ئامێرێک پێویستی بە پرۆڤەکە بابرێن زیاتر لە 6 مانجی پێویستە منیش
ئەوەندەی تانیتم هەندێک گۆرانیم لەسەروی حازر کردی لە بۆ منیش ئامێرەشی نوێ تازەیە یعنی ئامێرەکە لە بۆ هەر کەسێکی کە عەزف بکات دەبی بەلایانی کەمەوە 6 مانگە دوو مەهان تو مژول بی حتەک و تە ئەڤ ئامێرە دروست کرد چ قاسی تو پێوەمە حتەتە ڕاهینان کرد لەسەر خۆی کاتێک دروستم کردی یەک دوو گۆرانیم حازر کرد تقریبا لەوانێ بە دووسێ ڕۆژی دەتانم گۆرانیەکی حازرکەم ینی ئەو گۆرانیانی حازرم کرد تقریبی هەفتەشی ویستا هەر سەرکەفتی بێ ئەس گەلکی کێف خۆش بوو گەلێک سوپاس دەکەم. پیرۆ میێوانێ مەبووی لە ستدیێن و ڕۆژێت و گەلێکی بخێر هاتی و تا ئەف زەحمەتیژی گەلێک سوپاس دەکەم گەلێک سپاس بۆ دەکەم مەمنون خێر بی. عزیزی عزیز